بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەڵقەیەم جارەمان ئەڵقەیەک زۆر گرنگە بۆ ژیانمان، بۆ قیامەتمان، بۆ باشکردنی ژیانی دنیامان، بۆ باشترکردنی ژیانی قیامەتمان، هەتاییمان لەدەست دەرنەچێت و دنیا کەشمان پاک بێتەوە لەو هەموو خراپە و تاوان و گەندەڵی و فەسادە زۆرەی کە تێکەوتووە. لوقمەی حەڵاڵ، دەستبردن بۆ پاروی حەڵاڵ، چۆن لە حرامەکان دوورکەوینەوە، چۆن پارە و مەعاشی حەڵاڵ قبوڵ نەکەین لەبەر خۆمان تا لە قیامەتە ژیانێکی دوور و درێژی ناو دۆزەخ هەڵبژێرین و بەهەشتی هەتایی لەدەست بدەین، هەتا ئەشکەنجە و ئازارێکی زۆری ناو بەرزەخ نەبینین و لە قیامەتیشە بە هەمان شێوە سزا نەدرین لەسەر پارەیەکی حرام، لەسەر داهاتێکی حرام کە وەرمان گرت بێت، لەسەر پارەیەکی وەرەسەیەک کە بەشی تۆی تیانەوە بێت و هەڵی گرت بێت، لەسەر پارەی مناڵی هەتی و بێباوکە خواردەبێتێ، لەسەر ئەو هەموو زوڵم و ستەمەی کە ئینسان لە ژیانی دنیای کات. لەبەرەوە ئەم ئەڵقەیەکە زۆر گرنگە، زۆر پێویستە بە جددی بیناسین، حرام بناسین و توخنی نەکەبین، لە بازنەی وەرعا بژین. چەند گرنگە بازنەکانی وەرع فێر ببین، چەند مهمە لە وەرعا ژیان بەرینە سەر. وەرع واتە خۆپارێزی و نەکەوتنە ئەو شوێنەی کە نزیکە بێتەوە لە حرام. خۆی گەورەمان پارێزێت. ئەم ئەڵقەیە وەکو ئەڵقەیەکی دانسقا وەربگرن ئازانم، وەکو ئەوەی کە زۆر پێویستانە، چونکە لەمە گرنگتر نییە تا باسی بکەین کە مەسەلەی حەڵاڵ و حرامە ئازانم، تا توخنی حرامەکان نەکەوین و لە ناو حەڵاڵەکانە بژین. فەرمون ئەڵقەی ئەم جارەمان. پارە و لوقمەی حەڵاڵ دوورە دەست نییە هەتا دەستمان پێی نەگات. ئەوە گرنگ نییە بەلامانەوە، بۆیە دەستی بۆ نابین. ترسی خوا و ئاخرەتێکی حتمی نەبڕاوە لەسەر حەڵاڵ و حرام وەستاوە و هەرگیز لە بازگەی حرامەکانەوە دوورگەهێمنەکانی بەهەشت بەدی ناکرێت. هەڕەشەی ترسناکی پارەی حرام تەواوی ئاخرەتمان لێ تێکەدات و دۆزەخ و دروستکاییەکی ئومێد نامێنێت و ڕزگاری بەدی نایەت. هەتا لە ژیان نەماوین با فریاب بکەوین، تەیب و پاکەکان بکەینە لوقمەی خۆمان و نزیکانمان، گەرنا لە دنیا سەرشۆڕی و زەبوونی و بێبەرەکەتی و لە قیامەتیش بێبەشی دەبێتە بەشمان بەنابەخوا. کەمێکی حەڵاڵ مەگۆڕنەوە بە زۆرێکی سەراب ئاسای حرام. شاهیدەکانی لە ژمارەی مرۆڤەکان زۆرترە ئەگەر پند وەربگرین. خی گەورە ڕزق ئێستا بەدەم برە نازانم چۆن گەیمتوانێت لە خەسان دووری کەواتە ئێمە با بە دوای ڕزقی حەڵاڵە بگەڕین. بەسمان بخواتەوە، بەسخوا هەیە. خوا پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم عەبدە، عەبدی خوایە و خۆشەویستی خوایە، بۆی خوایە. ڕزق بەدەست کەس نییە، ڕزق بەدەست بەس ئەڵڵا. جا کاسبی مرۆڤ بە قورئان هەر هەمین حەرامی وەنە تێگەڵ بووە، حەڵاڵ هەر کەم بووە. یعنی ئەوەیشی کە حەڵاڵە تێگەڵاوی حرامەکە بۆ زۆر بەکەمی ماوەتەوە حەڵاڵەکە. ئەوەیشی کە حەڵاڵەکە ون بووە بۆنێ حرامە بوو، حرامەکە زۆر. ئینسان کە یعنی نانێکی حەڵاڵە خوارد، شتێکی حەڵاڵە فرۆشێ، دڵی زۆر پێخۆشە، بەس وەختێک ئەگەر حرامێکی تێکەڵ ببێت دڵخۆشی تووشە بێت. نەخێنەوە ئەگەرێک دیندار بێنەوەڵا، بەس ئەگەرێکێک تۆزێ کەم دین بێت لە دینەوە دوور بێت، ئەوە احتیاجێ بەلای شتێکی زۆر بەس مەبەستی ئەوەی پارەکەی دەستکەوێتەوە. بەس ئەگەرێکی دیندار بێت و لە خوا ترس بێ و نوێژ ڕۆژ و پاک بێ
بەتاکیید زۆر نامڕاگەر پێشی نەزانانی بێ کاتی پێشی زانێتە ناو ماڵەکە یەکسەر حەزەرەکانی ئەوەندەشی خی گەورە بینێرێ بە حەڵاڵی بێ ئیسفادە لێ دەکەی بەس حرام هەچەندێک زۆر بێ شتێکی بۆ بەڕێ دەکەوێت دەپوشێتەوە هیچ ئیسفادە لێ ناکەی کە ئینسان ئەگەر دینارێکی حەڵاڵشی دەستکەوێت دڵی خۆشە پێی بەڵێ بەس بۆچی بە پارەی حرام ئینسان دڵی خۆش نابێ ئیسفادەی لێ ناکە هەل لە دنیا پێشقیان بەڵێ قوربانەوە قسەی فەرمیدەکە ڕاستە لە ئیسفادە لە بەروێ ناکە شتێک بە حرام بنیاد بندری ئیسفادە لێ ناکرێت بۆ دوای شەر ئیسفادەی نابێ ئەرێوەڵا چەندێک خی بیدا شتی حەڵاڵ ئیسفادەی لێ دەکەی بەس حرامەکەی ئیسفادەی لێ ناکەی ئیسفادەشی لێ بکەی کاتیە بەردەوام نییە بۆ دوای شەر زەرەدی هەیە بۆ ئینسان زانەکان ئەفەرمون ئەگەر ئینسان لقمەی حرام بخوات ینی پاری و حرام بخوات ئەوە چل دانە ڕۆژ ئەندامەکانی جەستەی بەگوێی ناکەن بیەوێ نەیەوێت یعنی نەچوی بەگوێەکات بە دوای حراماگەڕێ نەدەستی بەگوێەکان نەقاچی بەگوێەکان لەبەرەوە حرام ئەوە نەخراپ بچێتە ناو ماعیدەی ئینسان یا بکەوێتە ناو ماڵ و مناڵەکان تەوەلا ئەبێ بێگوێ بن بەگوێت ناکەن لێت هەڵەگەڕێنەوە لەبەرەوە ئەو پاری حرامە ئەو کارە خراپی هێ بڵێ ڕاستەوە ئەرەوەڵی ئیسفادە لە حرام ناکرێت ماڵێک حرامی تێچێ ئەو ماڵە پشتێوی ئاژادە و ناڕەحەتی تێ دەکەوێت ئیسراعەن ناکەن لە ژیانە. خی تەعالا لە قورئانی پیرۆزدا لە چەندین شوێنە باسی وشەی حراممان بۆ دەکات یەکەم شت بانگی پێغەمبەرانمان بۆ ئەکا عەلەیهیمو السەلات وەسسەلام یا ئەیوهە الرسل کولوا من الطیبات واتە ئەی پێغەمبەران ئێوە پاکخۆر بن و تخون حرام مەکەون و پاشان خوای میهرەبان بانگی هەموو باوەڕدارانەکە یا ئەیوهە الذین ئامنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل واتە ئەی باوەڕداران چینی باوەڕداران ئێوە حرام خۆر مەبن و لە بین یەکە ماڵی یەکتر بە ناڕەوا مەخۆن لە ئاەتێکی ترا فەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل ئەی گرۆهی ئادەمیزات ئێوە ماڵی یەکتر بە ناڕەوا مەخۆن طبعا حرام بەڕاستی کاریگەریەکی ڕاستەوخۆ و زۆر گەورەی هەیە لەسەر ناخی شخصیەتی مرۆڤ لەسەر خێزانی مرۆڤ لەسەر کۆمەڵگای مرۆڤایەتی لەسەر هەموو ئەو چین و توێژەی کە تۆ لەگەڵیان ئەژیت چونکە حرام کۆمەڵێک حرام هەیە خوای تەعالا ئەمە دیاری کردووە بە نەس نابێت خونی کەویت کۆمەڵی حرامی تریش هەیە مرۆڤ بە دەستی خۆی حرامیەکە لە بواری بێعی و معاملە و کار و کەسابەتە ئەگەر ئینسان وریانە بێ لە 1 کیلۆ خواردنەوە احتیمالە تووشی حرام بێ لە پەرداخێ فرۆشتن شەربەت ئاوە لەوە چێ تووشی حرام بێ کەوا بوو حرام ئەو شتەیە کە مرۆڤ خۆی دروستی ئەکا کە خوای تەعالا نەهی لێ کردو و حرامی کردووە بوو ئەوەیە کە من و تۆ مافی یەکتر پێشێل نەکەین حرام یعنی ئەوە ئیلا کەسێک مافی کەسی بەرامبەر پێشێل دەکا و لە چەندین فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بەوە کراوە کە ئەی باوەڕداران ئێوە خۆ بپارێزن حرام خۆر مەبن ئەهلی وەرع بن وەرع ئەوەیە کە ئینسان واجی لە حەڵاڵێنێ بۆ ئەوی تووشی شبوهات نەبێ چ جای تووشی حرام تەنانەت ئیمامی عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێ ئێمە لە 10 بەش حەڵاڵ 9 بەش حەڵاڵمان واز لێ هێنابوو خۆ حەڵاڵ بوو بچن بەڵام بۆی وازیان لێ هێنا بۆی تموح وایان لێ نەکا بکەونە حرام معنای وەرە ئەوەیە بۆیە دەبێ ئینسانی باوەڕدار من هەموو جارێ وتومە بە تایبەت چینی ئینسانی باوەڕدار و مسلمان و ملتەزیم بە دین و بە شریعەتی ئیسلامەوە پێویستە زۆر حەڵاڵ خۆر بێ و پێویستە زۆر لە حەڵاڵ بپرسێ و پێویستە زۆر لە حرام بترسێ چونکە ئێمە ڕەنگە کۆمەڵی خەڵکی زۆر وە جیهان تەماشامان بکە ئەو تەماشاکردەی جیهان بۆ ئێمە ئەو چین و توێژانەی کە غەیری مسلمانن بۆ ئێمە ڕەنگە دەرسی ئێمە بێ بۆ ئەوان جا ئەگەر خوا نەخوازێ ئێمە لەگەڵ حراما بین ئەو کاتە ئەوان بەڕاستی تووشی تاوانی گەورەترە بن بۆیە حەڵاڵ زۆر پێویستە چینی ئیماندار ئەنجامی بدا لە چەندی فەرمودەی پێغەمبەری خوایە هاتووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو عیبادەتەی کە ئێمە ئیکەین لە نوێژ لە ڕۆژوو لە زەکات لە حەج لە خێر و سەدەقات یعنی تو ئەو سەرۆت و سامانی کە پێی ئەەکەی بەیانی خێری لێ ئەنجامەدەی سەدەقەی لێ ئەەکەی زەکاتی لێ دەرئەکەی ئێخۆ ئەگەر ئەمە حرام بێ و سەر چاوەکە و داهاتەکەی حرام بێ ئیسیفادەی نییە بۆ تۆ ئیسیفادەی نییە بۆ دوا ڕۆژ وانە قوربان کەوا بوو حەڵاڵ زۆر پێویستە لە هەموو کردەوەکانی ئینسانە هەبێ و ئەنجامی بدا سەیری ئیمامی ئەوبەکرکێن ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە صەحیحی بوخاریە 595 ژمارە حەدیسەکە ئەفەرمێ کەسێکە بوو خزمەت یەگرت ڕۆژێک قاپی خواردنی بۆ هێنا
لی خوارد دوایی فەرمووی قوربان نازانی ئەوە هیچیە فەرمی هیچیە فەرمی ئەمە کاتی خۆی پێشەوی بێمە لای تۆ من کاهین بووم فالگرەوە بووم لە پارەی ئەمە خواردم کردیەوە بەشی تۆیە ئیمای ئەو بەکر چی کرد فأدخل يده في فيه فقع كل شيء في بطنه دەستی کرد بە قورجیان حەچی خواردن و هێنایە فەرمی قەسەم بەخوا نایڵم حرام دەستکێ و بەکرابێ کەوا بوو ئینسانی باوەڕدار بەڕاستی دەبێت زۆر خۆپارێز بێت لە ئاستی حرامە توخونی حرام نەکەوێت پیاوێک تیجارەتێکی حرامەکات یاخود معاشێکی حرام وەرەگرێت و هیچ ناکات ئایا خێزانەکەی مناڵەکانی دەسەڵاتیان هەیە لەمەیە دیارە زانایان قسەی زۆری جوانیان لەسەرمە فەرمووە کە فەرموون ئەو ئافرەتە یاخود مناڵەکانی ئەوەندەی پێی بژین ئەبێ پارە لەو حرامە هەڵبگرن لەو پارەیەکە ئەزانن حرامە زیاد لەوە زیادە مەسرفی پێ نەکەن بۆ خۆشی ژیان بەکارینێنن چونکە وەک پارەیەکی حەڵاڵ مامەڵەی لەگەڵا ناکرێت سەیری حەزرەتی عومەری کوڕی عەبدولعەزیز بکە لە کاتێکا کە یەکێک لەو شوشانەی کە عەتری تیا بووە هی بەیتولمال بووە شکاوە کەوتۆتە ئەرز شکاوە بۆنەکەی بڵاو بۆتەوە حەزرەتی عومەری کوڕی عەبدولعەزیز لوتی خۆیەگرێ هەتاوەکو بۆنی ئەو عەترنەیە بەسەریا لەبەرەوەی کە ماڵی ئەو نییە و ماڵی موسڵمانانە و هی بەیتولمالە ئاوا وەرێعان کردووە لە کاتێکا لە دەسەڵات و لە حکما بوون ئاوا وەرێعان کردووە زانابوون ئاوا وەرێعیان کردووە حەزرەتی عومەری کوڕی خەتاب بە هەمان شێوە لە کاتێکا لە لای پیاوێک بوون کە خەریک بوو وەفاتیە کرد لەو کاتەیە وەفاتی کرد حەزرەتی عومەر یەکسەر چراکەی کوژانەوە هی ماڵەکە یا فتیلەکەی کوژانەوە وتیان ئەی ئەمیر المؤمنین ماڵەکە تاریک بوو وتی ئاخر بەشی وەرەسەی تێکەوت و هی وەرەسەیە و هی ئەم پیاوە نییە لەبەرەوە مادەم هی وەرەسەیە ئەمە نازانین پرسیار لێکێ بکەین و ناکرێت لەبەر ئەو چرایە دابنیشی لەبەرەوە خۆشەویستان پێویستمان بەوەیە کە لە مەسافەی وەرعا بژین واتە هەر کاتێک کە مەسافەیەک ڕۆشتین و نزیک بەوە بوویەوەکەوە حرامە تێکەڵ بە حرامێکە بی پارەیەکی حرام لقمەیەکی حرامە بیت خۆتی لێ پارێزە و خۆتی لێ دوورخەرەوە و وەرەوە دواوە تاوکو لە مەسافەی وەرعا بژیت و لە ناو بازنە جوانەکەی وەرعابین زۆر جار ئەوە وتوە یعنی سەیرەکەی کە باسی حرامەکەی بۆ چین و تۆژێکی بازرگان یا کۆمەڵی خەڵکی کاسب ئەڵێ مامۆستا بەخوا حرامەکە تازە هەمووی گرتوتە و منیش تازە هەروە ئەڕۆم ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکانی ژیانی ئینسان بۆ نمونە باڵێن ئەگەر بەرپرسێک خەریکی نەوە دزین بێ داهات دزین بێ یعنی تۆ ناکرێت توی ئیماندار توی دەست بەدەست نوێش توی ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت بێ خۆت بیتە و ئاستەوە بڵی کاکە ئەم دزی نەوتەکە وەڵامی لە خوار و خەریکی فرتوفێڵە بم نە ئەمە بەڕاستی چاولێکردنێکی هەڵەیە پێغەمبەری خوا فەرمێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ تۆ بەردەوام سەیری ئەو کەسەکە کە خواپەرستە سەیری ئەو کەسەکە کە دەستپاکە سەیری ئەو کەسەکە کە داوێن پاکە سەیری ئەو کەسەکە کە کاری جوان ئەنجامەدا تۆ هەوڵ بە لەو چاکتر بی ئەی خوا دەفەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا بۆ ئەو کەسەیە کە باشترین و چاکترین کردەوە ئەنجام بدا سەیری ئیمامی عومەر کە ڕزا و ڕەحمەتی خوای لێ تەمەنان نمونەی ئەم پیاوانە بەڕاستی زۆر پرشنگدارن بۆ ئێمەی باوەڕدار ئەفەرمێ جارێکیان پەردا خەشیریان بۆ هێنا ئەمە نمونە بۆ سەرکردەکانیشمان نەک تەنها بۆ چین و توێژی خوارەوە یعنی هەر لە حەماڵێک و لە بەقاڵێک و بیگرە تا کرێکار و وەستایەک لە هەر سەنعات و ئیشێکە ئەمە ئامۆژگاریە بۆ هەمومان ئەفەرمێ پەردا خەشیریان هێنا خواردیۆ دوای وتیان قوربان ئەمە هی حوشترێکە هی بەیتولمالە یعنی ئەم حوشترە وەکو داهاتی عامی خەڵکی وە وەکو چۆن لێ بیرە نەوتێک ئەفەرمێ ئەویش خۆی ڕشاندەوە فەرمی بۆ قسە ناکەن چۆن ئەبێ من حرام خۆر بم ئەمە ماڵی گشتیە ماڵی فوقەرایە بەشی هەتیوی پێوەیە بەشی دەوڵەمەندی پێوەیە بەشی فەقیری پێوەیە نابێ من ئەمە بخۆم کەوا بوو ئەمە بەڕاستی شتێکی هەڵەیە تۆ بڵێ بەخوا مەسوولمان هەیە و بەرپرسمان هەیە خەریکی لەگەڵ ڕێزمە ڕەشوە خواردن و بەرتیلدان و نەوتبردن و داهادزین و ئەمانەیە بەخوامیش خەریکی حرام خواردنە ئەمە کارێکی هەڵەیە ڕاستە من وتومە ئەم حرامە بەڕاستی تا خوارەمان هاتووە یعنی سیرێکی کابراایکی بەقاڵ خوا کەسابەتەکەی پڕبەرەکەت کە کیلوێ تەماتە ئەفرۆشێ بوو ئەبێ لە کیلوێ تەماتەیە تۆ هەندێک 20 گرام 30 گرام غەش لە کابرایە بکەیت یعنی ماقولە بۆ 20 گرام تۆ غەش جەهەنەم بۆ خۆت مسۆگەرکەی
ئەمە هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی ئێمە دنیا چۆتە دڵمان، یعنی ئەوەندەی دنیا خۆشەویستیمان لایە قیامەتمان لا نەماوە. بەڕاستی ئەمە هۆکارە گەورەکەی ئومێدەوار ئینشەڵڵا خوا ڕەحم بە ویلایەکمانکە. بەڵام ئەوە هەڵەیە دووبارەیەکەم و کە تۆ چاو لە کەسانی خراپەکار و حرام خۆرکەی، بەڵکو بێت چاو لە کەسی حەڵال خۆر و کەسی واریع و کەسی ئیخلاسکەین لە ژیانە بۆی سەرکەوتوو بین انشاءالله. خوای تعالی لە قورئانە فەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، بەڕێزترین کەس لە ئێوە لای خوای تەبارەک و تەعالا ئەو کەسێکەوە تەقوا و تاعەتی زیاتر بێ، ئەو کەسێکەوە زیاتر خۆی لە حرام خواردن و حرام پۆشین و حرام ڕۆیشتن و حرام بینین و حرام بیستن بکات. من خۆم بە چای خۆم نەمدیوە، بەڵام وەکو بیستومە لە 66 بوو 66 و 67 و ئەوان ئەو شەستانە بوو لە عەبەد مەلا بووم. باسی دەروێشیانەکرد ئەیان و ئەو دەروێشە بەو کەژەوەیە وا لە ئەشکەوتێکە. ئەو دەروێشە ئیشی ئەوەیە خەریکی تەخوا و تاعەتی خوای تەعالایە بێەوە تێکەڵی لەگەڵ کەسا بکات حتا تەنانەت بۆ ئەوەی تووشی لوقمە و پاروی حرام نەبێت، خۆی ئەدەن خۆی بە بێڵ ئەو گەرمەیدا چاندووە ڕواوە، ئەو خۆی بەدەستی خۆی ئەو گەرمەی دووریوە تۆ خۆی بەدەستی خۆی ئەو سادەسار بووە دوو بەلبەلەسەیەکدایە ناوە و گەرمیان پیهاڕیوە بەو دەساڕە ئەو گەرمەی کردۆ بە ئارد و خۆی کردۆتی بە خەبخە و خواردێتی ئەگەر بۆ هەر شوێنە چوو بێت خواردەکەی ئەوە بۆ زیاتر نەبووە. دێ ئەوە ئیترەوە باشترین مسلمانە باشترین کەسە ئیتر ئەوە عەلاقەی ڕەنگە لە واقع هەر خوێنەواریشیان نەو بێ ئەلف و بێی نەزانی بێت. ئەمە یەک. دووهەمین کاتێک من مناڵ بووم لە سەردەمی مناڵیە خۆم فامی ئەوم نەبووە تاکوونی خۆم تاقیب بکەم زانم ئایا ڕاستە یا ڕاست نییە. پیاەک بوو لە تەکیا بەقاڵ بوو، ئەو وەختە بەقاڵی ئەو وەختە وەکو ئێستا نەبوو بە سیارە بگەڕێ دیهات با دیهات و گەڕک بگەڕێ، ئەو وەختە هەموو شتەکانی لەسەر لە دوو بنەگونیا بوو بە سواری بلامانە گوێرێژەکۆ. بەو کەژوکێوانە ئەیان و هینەکە گەوەنیە کرد، یعنی دایمە لەو کەژوکێوانە بوو حتا ئەیان گێڕناوە ئەیانوێت ئەو دەروێشە بە نەخوێنەواری هەر کەسێک لەلایە هەر ئاەتی قورئانی بخوێندایە مانای ئاەتەکەی ئەکرد بەوە بەبێ ئەوە کەوا خوێنەوار بێ کە وەکو بیستومە ئەیان و کە تەطبیقیانەکرد لەگەڵ تەفسیری قورئانە ئەو ئاەتە کە ئەو تەفسیرەکرد ڕێک بەڕێک موافقی تەفسیری قورئان بۆ ئەو تەفسیرانەی کەوا معتەبەرن و جێگەی باوەڕن کە لای مسلمانان ڕێک بەو مانایە تەطبیقی ئەکرد. استفادە لە پارەی حرامەکرێت؟ بەتاکید نە، بەسەوە گەڕێتەوە بۆ سەر تربێتی ئەو زەلامە، بۆ سەر نەریتی دایک و باوکی ئەو زەلامە. ئەو زەلامە لە مناڵەوە چۆن پەروەردە بکرێ بڕوا ناکەم لەو پەروەردەیە زۆر بە زەحمەت لابات. و ئەگەر لە حاڵەتێکە بە بۆنەی ڕەفیقێکەوە بە بۆنەی شتێکەوە یعنی لاژ بە یێتەوە سەر ڕێگەی دایک و باوکی. ئەو دایک و باوکە ئەساسە بۆ پەروەردەیە بۆ ئینسانە بۆ مناڵە بۆ کەسە. لەبەر ئەوە تەسیری زۆری دایک و باوکە. دایک و باوک ئەساسە بۆ پەروەردەی مناڵ، بۆ ڕێنمایی مناڵ، بۆ ئەوەی ئەو مناڵە چۆن ژیانی خۆی بەرێتە سەر و چۆن خۆی دروستکە، چۆن خۆی بەخێوکە، چۆن سەرکەوتوو بێ لە ژیانە. جناب باسی پەروەردەت کرد، یعنی پەروەردە مەجارێکی فراوانە، هەم قوتابخانە ئەگرێتەوە هەم دایک و باوکەمتر ئەو بی ئەو ژینگەی کە تایە ئەژی کەواتە زۆر زەرورە ئێمە باسی حەڵاڵ و حەرام بۆ مناڵەکانمان بکەین، باسی پارەی حەڵاڵ بە تاکید زۆر زۆر زەرورە. من باوکم خوا ئەفریقا لەگەڵ مردوو حازری هەموو جارێوە ڕۆڵە ماڵی حەرام بناکەی زبڵە ئەڕوخێت، لەبەرەوە قەت تالبی شتی حرام نەبیت. ئینسان چێژ لە حەڵاڵە بینێت یان چێژ لە حرامە بینێت؟ بە تاکید من وەکو خۆم باسیەکەم ئەو چێژەی لە حەڵاڵی بینم قەت لە حرام نایبینم و نەچم بینیوە و ئیشەڵا ناچم بەلا حرامیشە. هەموو کەس زارێکە باڵی حەڵاڵ ئیسپادی هەیە، پارەی حرام سەرەتانە. ئەی بۆ خەڵک بە دوایە گەڕێت.
وڵی ترەوە کەس بە ڕغبەتی خۆیەتی هەزە حەزی لەکە بە زۆر حرامێکە و هەرشە لە ژیانی حرامی ناکەەوە هەس کەس بە ڕغبەتی خۆیەتی و خوا وای لێ کردوسی لێ بشی خوا تەبیعەتی وایە ئەخلاقی وایە هەنا پارەی حرام بکەوێت تا زماڵێک و وێرانێکە هەر وێرانێکە ئاسان من لەخوا بەزابێ ئەو دوانە تۆزە شایدیم بۆ بن هەتا حادێک ناتوانم بڵێم لە ژیانمە ئەتوانم بڵێم چی ئەگەر سوکە لەبەر خاتی مەسلحەت قسەیەکم کردبێ گوتێتم وانە وایە لەبەر من سەحاڵم کە واش بووە هەینا گوناح حرام خۆی گوناح درۆ بکەی گوناح فێڵ لە خەڵق بکەی ینی پێش قیامەت حەل لە دنیا ئینسان چێژەکەی بینێ کە حەڵاڵ خۆرە حەڵال هەموو کەس بخۆی زانێ کامەیە درۆژ ئەوەی کاڵە نایزانم ڕاست ناکە هەر بڵێ کاکجلال بفەرمیێم خماشە بە دەیکردێ بۆ یانزەم پیاوە حرامی کرد هەر بۆز بەوە نە دەی پیاوەڵێ بە یانزە حرامی کرد ئەوە نەم پێ نایەوە نەم پێ حرامی کرد وەڵا ئەوە وان نەبوو بۆ وەڵایە تەواو ئیتر نەزاتت دەبێ ڕێی من ئەوەیە ماڵی وا هەیە کەسی وا هەیە بڵین کە ئەچیتە ماڵەکەی شتێکی زۆر کەمی هەیە لە ماڵەوە بەڵام کەسێکی حەڵال خۆر ئیشێکی پاک و تەمیزی جوانەکە کابرا جاروای کرێکاریەکە کەچی ئەو چێژەی ئەو لە ژیانەی بینێ ئێواران بە گۆرانی و بەدڵی خۆشێتە ماڵەوە بەڵام کەسێکی دەوڵەمەند جاروای هەیە بەو دەوڵەمەنیە نیەتی لەبەر حرامەکە جاروایە تێکەڵی بووە ئایا حەڵاڵەکەیە ئاوا ئەو چێژە ئایا بۆ کەسە وڵا تەبان حەڵاڵەکەیە ئەوە شتێک نی ئینکاری تیا بکرێ هەچ کەس لە حەڵاڵ لا با زۆر بباشی ئەیزانێ حەڵاڵ حەڵاڵە حرام حرامە بەڵام ئەمڕۆ بە واقعی با پێ بڵێم بە ناشکری خوا نەبێ خۆخوای ڕەبوالعالەمین غەدر لە هیچ کەس ناکە لە دنیاە تێگەیشتی بەڵام لەگەڵ ئەوەیە زۆر کەس هەیە فێڵ لە خۆیەکە حرامەکە بە حەڵاڵە خوا ئەوە دووقات حرامە چونکە ئەوەی حرام بە حەڵاڵ خوا شتێکی زۆر زۆر خراپە ئیتر پیاو ئەبێ دوعای ئەوە بێ بڵێ خوایە ڕحمم پێ بکەیت ڕحم بە مسلمانان بکەی بە ئێمەش لەبەر ئەوەی کە ماڵی حرام بە حەڵاڵ نەخۆین وەقەرەی حرام هەر نەکەوین بەس ئەچەنگێ لە تۆمە نامانە بێ ماڵی حەڵاڵ بخۆین باشترە لە حرام چونکە قیامەت لەبەر چاوی هەمومانە ئەو ئێستا مۆبایلەکە بەدەست بووە کابراایەک برای ئەم دراوسێ ئێمە ئەمری خوای کردووە ئێستا تەلەفۆنم بۆ کرد ئەم شەو ئەمری خوای کردووە ئەگەر هەچێکی کردبێ لەم دنیا بەس نامەی ئەعمالەکەی بە عامەلیە ئیتر هەچی چەنگە حرامی خواردبێ ئەوە بێت تەوقێکی ئەزازی بچێتە ملێەوە ئەگەر پارەیەکی زۆری حرامت دەستکەوتووە لە ڕابردووە پارەی حرامت خواردووە پێویستە بەوە هەیەکەوە حەڵاڵێکی زۆر بکەی بەسەر ئەم حرامەیە هەتاوەکو لە شەریعەتە ئەوکۆ فەرمێ ئاوێکە پیس بوو ئاوێکی زۆر پاکی ڕژایە سەر قولەتەین بوو ئیتر پاکە بێتەوە ئەوێ قولەتەینی بکەیت ئەو پارە حرامانەی کە وەرەگرتووە نازانی بە کێ بڵێ لەبەرەوە حەڵاڵێکی زۆر زۆر بکە بەسەرمەیە بەڵکو خۆی گەورە لەو حرامانەت خۆش ببێت دیارە ئاساری حرام کاریگەری زۆر خراپی هەیە تووشی غەزەبی خۆی گەورە ئەبین پەنا بەخوا کاتێکە پارەیەکی حرام وەرەگرین یاخود پارەیەکی حرامە خوین لەبەرەوەیە ها و ئاەتی قورئان کە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كلوا من طيبات ما رزقناكم واشكروا لله إن كنتم إياه تعبدون شكری خوا بکەین نەی کەچینی مسلمانانی ئێمەی تێکەوتوین کێتە سەر مەسەلەی میرات زۆر حساب بۆ لایەنی مینە ناکرێ بۆ نمونە ئێمە جەنابتان ناتان معلومەک و مامۆسا خەڵکێکی زۆر بۆ میراتی بانگمانەکە ئەپرس و ڕاژێکمان پێکە ئەین زۆر جارەکەوینە ناواقیعێکۆ بەڕاستی جێگەی خەمە بیژێڕیتەوە بۆ خەڵک یعنی ئێمە گوێمان لە برا بووە تدی جا و میراتی بۆ چییە شووی بە کابرایەکی بێگانە کردووە وەڵاهی من ڕازی نیم پارەی بیتەوە بیا بە پیاوەکەی ئێخۆ باشە من ئەومەش هەموو جارەگەڵێم ئێخۆ کاکە منیش کە ژنمێناوە کەسێکی بێگانەمێناوە ئەی بۆ میراتیم بەرکەوێ ئەو بیخوا کەوا بۆمە پەیوەندی بەوە نییە مافێکی خواییە دانراوە بەپی ئەو شەرعی کە خوای تەعالە لە قورئانی پیرا سوورەتی نیسا کۆبەڵە شوێنی تر باسی کردووە پێویستە بەڕاستی میراتی ئاوا تەقسیم کرێت نەک ئینسان بە ئارەزومەندی خۆی ئێمە زۆر ئەکەوینە واقعی ینی جار هەبووە دەگەڵا 15-20 گەڵایەک بووە میراتی بەشی کچیان نەداوە وتیوانە کورە ماوەسا خۆمان ڕازیەکەین ئەخر خۆمان ڕازیەکەین نییە ڕەنگە ئەو شەرم کە یعنی پێی ناخۆشە ڕەنگە بۆی خێتە زەرفێکەوە بیبێ بڵێ خوشکێکم ئەم میراتی باوکمانە تەمان لایەنی ئافرەت تۆزێ عاتیفیترە ڕەنگە تۆزێ بگری و پروشە پروشێکا بڵێ بەخوا پێم ناخۆشە و زەروریشە وەریگرێ بەڵام ڕووی نایە وەریگرێ
بەڕاستی ئەمە من لێرەوە عەرزتانەکەم ئەو خوشکە بەڕێزانیش کە وەکو شەرعی مافیان هەیە و میرات وەرئەگرن هیچ پێی بێتاقەت مەبن و هیچ شەرمێک مەکەن حەقێکی شەرعی و خوایی خۆیانە وەریگرن پێیان حەڵاڵە هیچ مشکلەیەکیشی نییە با مافی خۆیان داواکەن. من خوشێکی بەڕێز لەم ڕۆژانەیە تەلەفۆنێکی بۆ کردم دوای سڵاو و مەرحەبا وتی مامۆستا پرسیارێکی هینێکرد لە یەکەم هی باوکم وتم فەرمووتی باوکم مردووە 6 مانگە بەڵام لەگەڵ دایکم و یەک دوو کەسی ترا 3 جمعەیەچین زیارەتی یەکەین بە چاوی خۆمان ڕەژمارێک ئەبینین لە کوونێک لە قەبرەکەی و دێتە دەرەوە ڕوە منیشتم ئەمە خەوەیان ڕاستیە وتی وەڵا بە چاوی سەرەی بینی 3 جار بە چاوی سەر بینی ومانە وتم ئێ باشە باوکتان چ خەلەلێکە بۆ لە ژیانە وەک تۆ هەستێ پێکرد بێ وتی وەڵی ئەهلی چاکە بووە ئەهلی نوێژ بووە ئەلی تاعەت بووە بەڵام حەجیشی کردووە کەیتر حەج ئەو هەموو گوناها گەورە ئەسڕێتەوە بەڵام ئەوەندە هەیە ئەم باوکێمە پێشەوەی بمرێ سیارە و خانووی تاپۆکڕ لەسەر کوڕ ئێستا کچ هیچ مافێکمان نییە ئێخۆ قانونیش کە تۆ توی شتێکە بەناوە بوو ئیتر هیچ گوێ نایە بەویتر وەکو شەرعەکە نییە بڵێ کاکە شەرع حەقی نییە بەسەر ئەوە بەناوی تۆ تاپۆیانە ئێخۆ خانووی تاپۆ ناکەی سەر دەکەس وەکو قانون هەسەر کەسێ تاپۆ ئەکرێ بەڵام پێویستە ئەوانەی کە بەڕاستی دوای مردووەکە جێ ئەمێنن خواناسیانە بیرکەنەوە بڵێ ئەمە وەکو مافی ئەوە مافی ئێمەشی تایە و پێویستە دابەشیکەین بۆی وتم باوکە وتی وەڵی باوکم ئەم هەڵەیە هەبووە لە ژیانە وەڵی خوشکم هەیە کرێچیە وەڵی خەڵک خێری پێیەکە براکانیشم زۆر باشن وەزیان باشە خانی باشیان هەیە دوکانیان هەیە سیاری باشیان هەیە بەڵام خەڵک خێری پێیەکە یعنی ئەمە لە مافی لە میراتی بێبەش کراوە ئەمە یەکێکە بەڕاستی دڵنیا بە ئەو مارە زۆر جارەتمە تەوقێکی ئەم حەق و حقوقی کچانەی لە بل ئەو باوکەیە ئەوە تەوازی لێ نانێ ئەی تۆ بە چاوی سەر ئەمە نمونەی واقعیە خوا ئەیزانە چەندی تر عەزاب و سزا لە ناو چاڵەیە هەیە کە ئێمە نایبینین بۆیە بەڕاستی باوکانیش پێویستە ئاگادار بن پێشی مردنیان قەت وەسیەتی وانەکەن و نەنووسن بڵێ ئەگە مردم فلان بۆ ئەو فلان بۆ ئەمە تەبعا ناشەرعیە باوکی وەسیەت دەکا ئەڵێ فلان سیارم بۆ فلان کوڕ فلان خانم بۆ فلان کوڕ ئەمە ناشەرعیە کە ئەم باوکە مرد شەرع دابەشی ئەم تەقسیماتەیەکە تۆ ناتوانین تەداخولکەی شەرع چۆنی دانا ئەبێ وا بەش کرێ و بۆی ئەویش تووشی تاوان نەبێ و ئەمانیش تووشی هەڵە نەبن لە ژیانە هەر ماڵێک ڕزقەکەی حەڵاڵ بێ بەرەکەتی تە هەر ماڵێکیش ڕزقەکەی حرام بێ بەخوا نە بەرەکەت لە ماڵیاتی نە بەرەکەت لە مناڵیاتی نە لە بەرەکەت لە ژیانیاتی هیچ شتێکی تیانە ئەو شتێک کە حەڵاڵ بێ خۆی گەورە بۆی داناوە شتی حەڵاڵیش ئێستا زۆر کەم بۆ داعانی خەڵک زۆر چاوی لە پارەیە ئەنی پارە هەموو شتێک نییە بۆ ئینسان نەتوانێت هەموو کەسابەت دێ بکە سام شۆ ڤیددیوەکەم بینی زۆرم پێ ناخۆش و لە فەیسبوک دانرا بوو دوکانێکە دانراوە ئیشێکە پەیکەری ئینسان دروستەکە یعنی پەیکەر خۆی لە شەرعاوکو بتێنێتەوێ حرامە یعنی کەسابەت هەر کەسە و ئازاد دەچون کەسابەتەکە بەڵام کەسابەتی حەڵاڵ بێ زۆر بەدوای بگەڕێ تێگەی برام یعنی قورسە ئێساکت بەتایبەت لەم مۆزعەیە چکە وەزعگەژی ئەوەیە خەڵک نەمەعاشی هەیە نەکەسابەتی هەیە ینی قورسە بتێ بە دوای ژیانێکی حەڵاڵا بگەڕێ بەدوای کەسابەتی حەڵاڵە بگەڕێی زۆر قورسە وەکو جاران نییە بەتەکی سە بەعزە جار ینی ناوەکانە گۆڕن لە خەڵک جاری وە هەیە بە عارەقەوە ترێ مەشروباتی ڕۆحی لە کاتێکانە مەشروبی ڕۆحی و نە هیچ یا سەما و شتانێکی خراپ ناوەدرێ بە هوەر بەڕاستی ئەم شتانە یعنی بۆیە ئەکرێ بە شتێکی ناڕەوا ناحەق بۆی خەڵک سری لێ شێبێتیایە لەبەرەوە بەڵام حەڵاڵەکان دیارە و حرامەکانیش دیارە گەری شتی حەڵاڵ دیارە دایم ئەو شتی کە باشە حەڵاڵە ئەو شتەی خراپە حرامە وەکو مەقسەم نمونە جگەرە جگەرە من خۆم تا 25 ساڵم تام دەقێن نەفسە دەمبەری نەکەوتووە تێگەی یعنی شتێکی حرامە زەرری لە جستایە زۆر شت هەیە نمونەی شتی ژێ شەرنی هەر جگەرە بێ تۆ جاریا من ئێسام ئیشەم هەیە کابرایە دەساتە جنسی خماشەکە ئەڵێ چوویە چی ڕاست بێوی پێ بڵێم ئەگەر بڵێم ئەمە تورکیە و سڵینی بێ سۆنی لەسەر خۆی حرامە بێ ینی زۆر ئەنجاری وایە کەسابەتی واش هەیە خۆمان دوکان نارین زۆر دوکانارم بینیوە شتەکە من ئەم ڕستقەم هەیە لەوە ناتوانم کەنتوری فرۆشم تو پێویست ناگەم من بڵم مەتری 9000م پێیاوە بۆ تۆ یەم بەنۆنی سۆنی لەسەر خۆ ینی شەرنی هەر پارەکە بە ینی ئینسان بە دەمی ژەتوانێت حەڵاڵ حرام بۆ خۆی جاگاتەوە جاری وایە ئینسان ینی بەلەتێ خوڕما ئەتوانێت تووشی حرام بێ کەسێک یێت ئەم دوکانەی تۆ
خورما ناکڕێت کە شیدانەیە کەڵەگرێ و ئەی خوات هەر بەو لوقمە بچووکە تووشی حرامە بێ حرام و حەڵاڵ لای تۆشی ئەگەی وەڵا حرام بەلای من شتێکی زۆر خراپە گەر خواردن بێ خۆم خواستم لەسەر بێ زۆر ئاساییە بەڵام پارەی حرام هیچ کەسی ئیسفادەی لێ ناکات پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ هەر کەسێک بە سوێنێکی درۆ بە ناحەق ماڵی برایەکی موسڵمان ئیماندارێک دا ببڕێ بۆ خۆی بڵێ هی خۆمە ئەم ماڵەی خۆمە ئەوە ئاگری لەسەر خۆی حەڵال کردووە ئەوە واجب بووە کە خوای گەورە واجبی کردووە کەوا تووشی ئاگری دۆزەخی بکات و بیخاتە ناو ئاگری دۆزەخەوە وحرم عليه الجنة ئەمە خەتەرە خوای گەورە حرامی کردووە لەسەرەوەی ئەو کەسی حرامە خوات بیخاتە بەهەشت بەنا بەخوا یا ڕەبی بەنا بە تو یا ڕەب العالەمین پیاوێک وتی یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئایا ئەگەر ئەو شتێکی زۆر بچووکیش بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر شتێکی بچووک وەکو سیواک وەکو داری ئەرەکە وەکو سیواک وەکو دارێکی بچووک وەکو لەتە خوڕمایەک وەکو شتێکی بچووک بە حرامی بچێتە ناوسکت بچێتە ناو مەعیدەت بەنا بەخوا ڕەنگە ئیتر ئێمە بەهەشت نەبینین ڕەنگە سزایەکی زۆر قورس و سەختی ئاگری دۆزەخ ببینین لە پای ئەو حرامی کەوا خواردومانەوە لەبەرەوە خۆشەویستانم ئێستا زمانێک کەوتوینەتە ناو زمانێک زۆر مراعاتی حەڵاڵ و حرام ناکرێت باسی وەرع هەر باسی نەماوە وەرع یعنی خۆپارێزی لەوەی بکەویتە نزیکی حرامیش نزیکی حرام یعنی نەکەوتویتە ناو حرام بەس نزیکی حرام ئەوە وەرعام هەر بۆیە زۆر زەڕورە بانخواز و زاناکانمان یەکەم خۆیان زۆر خۆپارێز بن لە حرام و پارەی حرام و لوقمەی حرام و ئەمانەتێکە لایەندا ئەنرێ بە حرامی ئاگایان لێبێ بە حرامی نەچێتە گیرفان و ماڵ و مناڵیان دوو هەمیش بیگەێنن بە خەڵک کە حرام زۆر کارەساتی گەورەیە ئازیزانم لە قورئانە مەساحەیەکی زۆر باسی حەڵاڵ و حرامەکان کراوە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوە مەسەلەیەکی زۆر خەتەر و ترسناکە کێشە هەرە گەورەکەی ئێستەی موسڵمان حرامە کە ناگاتە حەقیقەت ناگاتە واجببوون و یاخود وەڵامدانەوەی دوعاکانی ناگاتە ئەوەی کە خوای گەورە دوعاکانی وەڵام باتەوە بریتیە لە حرام با خۆمان لە حرام بپارێزین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێت لا يدخل الجنة جسد غذي من حرام بەنا بەخوا جەستەیەک گەورە کرابێ قەڵەو بوو بێت هێز و توانای هاتبێتە ناو بە حرام ناچێتە ئەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی مەسەلەکە مەسەلەیەکی بچووک نییە ئازانم مەسەلەیەکی زۆر گەورەیە یعنی تۆ کە حرامە خۆی یەکێکە حرامە خوات پارەی حرامە خوات معاشێکی حرام وەرەگریت لە پای هیچە هی بن دیوارێک وەرەگری لە پای هیچە یعنی کارەساتی گەورە بۆ قیامەتی خۆت دروستەکەیت وە لە دنیایشا بەڕاستی ئیسراحەت لەو پارە و لەو ئیمکانێت و لەو تیجارەتە ناکەی کە حرام بە پارەی حرام کۆت کردوێتەوە ئەگەر دەسەڵات مانگانە موسەی خۆی دابشکە مامۆستا دەوامی خۆی نەکا ئیتر جا بەواسیتە بێ یا دەڕی ناسینی کەسێکەوە بێ بەڕاستی حرامە ئێمە مامۆستایکی قەدیمیمان هەبووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەوتی کردووە خەڵکی دارۆخان بۆ قەدیم منتەقەی پێنجوێن ئەڵێن کاتێک کە چووە بۆ سەفەری حەج کە هاتووەتەوە چووە بۆ ئەوقاف و توێتی کاکە وەرن من ئەوەنە لە ماڵ نەبووم تیانە بۆ خێر توێتی وەڵی برا ئەو ڕۆژانەی کە من فەرزەکانم ئەنجام نەداوە سوێن بەخوا دینارێکم ناوی بە من حەڵاڵ نییە حرامە یعنی ئەوقافیشی هێژان بۆ ئەو کاتە توانە ئەمە یەک مامۆستایەک یعنی ئەوەندە ئەهلی وەرع بێ ئەوەنە لە پرسیینەوە لە ژیانی خۆی بکە کاکە من چوون بۆ حەج خوا حسابی مناڵێکی ساوان بۆ ئەوکە هاتووم وەڵی برا ئەمە بە من حەڵاڵ نییە حرامە خۆزگە فەرمانبەرانی ئێمەیش بە خۆشمەوە کە مۆزەفین بەڕاستی ئاوا بیرمان کردایەتەوە من ئەڵێم ئەگەر ئێمە وا بیرمان کردایە و باوەڕتان بێ یعنی حرام نە ئەما لەسەر ئەجدا لە ناو وڵاتمانە حرام نە ئەمە بەڵام عەرزم کردی ئەمە دەسەڵات هۆکارە یعنی تۆ موچە نەدەی 6 ڕۆژ کارتێ موچە بەی ئێمە مۆسای داما یعنی ماقولێت و هەم ڕۆژێ بچێ دەوامکە ئەو کاتە ئەو تاوانبار نابێت کە ناچێ بۆ دەوام چونکە حەقەکەی خۆی پێ نادرێ بەڵام کە حەقی خۆی پێدرا نەچوو دەوامی نەکرد ئەو کاتە بەڕاستی پێی حرامە و تاوانبارە حتا پێغەمبەری خۆشویستمان لە فەرمودەیەکە لە ئیحیا عولومودینە هاتووە کە باسی حەڵاڵ و حرامە فەرمێ هەر کەسێک پاروی حرام بخوا ماوەی 40 ڕۆژ خوا گوێ لێ ناگرێ 40 ڕۆژ خوا گوێ لێ ناگرێ لە فەرمودەیەکی ترا فەرمێ حتا
وزە و ڤیتامینی ئەو خواردنە لە مەعیدەی و لەشی مرۆڤ بێ و هاتوو چۆ بکە خی تەعالا گوێی لێ ناگرێ عیبادەتەکانی قبول نابێ کەوا بوو ئەمە لقمەی حرام زۆر خەتەرە باوەڕتان بێ وەکو ئاگر وایە ئەچێتە ناو مەعیدەی ئینسانەوە بەڵام وەک عەرزم کردی ئەمڕۆ سوڵتە و دەسەڵات و حکمڕانی وای کردووە زۆر بەمان تووشی حرام بووی حتا پێغەمبەری خوا فەرمێت لە ئاخر زەمانە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ زۆربەی مسلمانانیش تۆزی ڕیبا لێیان ئەنیشێ تۆزی ڕیبا لێیان ئەنیشێ وەرە تەماشای عەقارکە وەرە تەماشای سولفەکە ینی کۆمەڵشتی حەزیتر حەز ناکەم زۆر درێژێ بەوانە بم بەڵام سەیرەکەی زۆربەی مسلمان لە واقعیا توش بووە ئەمە ئومێدەوارم ئینشاڵڵا ئێمە خۆمان بپارێزین و کوشینی مسلمان بەڵام مەسەلەی موچەی مانگانەکە ئەوە وابەستەیە بە دەوام و دابشکردنی موچەوە ئەگەر نەکرا کابرا دەوامیش نکاتەوانبار نابێت ئەگەر بیکە ئەوە فەزلێکی گەورەیە و ئیشاءالله قیامەتیەکەی زۆر گەورەیە و پاداشێکی گەورەیە بخۆی من ئەم پیاوە 19 ساڵ بەیەکەوە شەریک بووین 19 ساڵ شەریک بووین بەیەکەوە ساڵ و ساڵ حسابمان کردووە ئەم ساڵ بۆ ساڵ یانە ڕەمەزان بۆ ڕەمەزان ئێتر لەخوا بە زیابێنە لێکیش عاجز بووین و جیار بووینەوانێ و ئەوە هەر بێشون مەعەدەل و خوا باشی بۆ هێناوی خوانەی بڕێ و هەشمان و بەخوا و ئینشاڵڵا هەر لە قیامەتی شەر بەیەکەوە بن ئەمە 22 ساڵ شەریشین حساب لەگەڵ نەکردووە نەوتۆرە کوا پارەکەم هەر لە گۆترە پارەیەمی و نووسیوێتی لە گۆتر ئەوەنەی لێ ئامینم لەخوا بە زیابێت ئەخر ئەو خاڵە ئەوە شتێکی زۆر جوانە ئەوە مسلمانەتی و ئیمانداری هەردووکتان ئەوەی دروست کردووە کە ئینسان بەڕاستی خەمی ئەوەی هەبێت کە شەراکەتەکەی بە پاکی بڕوا بۆی لە قیامەت شەرێ پرسنەوە شەراکەتم زۆر کردووە ئێستا یەک زەلامی دوای شەریکی خۆم لێ عاجز نەبوو شوا دڵم پیس نەبوو لەگەڵیا دڵم پاک بووە لەخوا بە زیابێت دڵم لێ پیس نەبووە ناو دڵی پیس بووە نە من ژیان بێزا بۆ نمونەوەی شانوا بۆ خۆی کوتی من نەبوت وەڵا 22 ساڵ بەیەکە بووین ڕاستەکە 28 ساڵ بەیەکەوە بووین ئەو تەکسی پێ بوو من تەکسی سەری ساڵەکان کە حسابانەکە لە دوای ئەو ساڵە یان ئەو شتێ زیایی پێ بوو یان مشتێسیان ئەوە نەپاک بووین بەیەکەوە خوانەی بەبێ لەخوا بە زیاد خۆی گەورە پاک و جوانە بەس پاک و جوانی قبوڵە غیری ئەوەی قبوڵ نییە إن الله أمر المؤمنين بما أمر به المرسلين خی گەورە ئەوەی ئەمری کردو بە پێغەمەران هەر هەمان ئەمریشی کردو بە مسلمانان و ئیمانداران کە جێبەجێ بکەن کە فەرمێ فقال يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا إني بما تعملون عليم أي إيمانداران أي پێغەمەران شتی پاک بخۆن حەڵال بخۆن كلوا من الطيبات يعني لقمەی حەڵال بخۆن اینجا وعملوا صالحا اینجا عملی صالحشتان پێکرێت ئەم معناش هەڵەگرێت یعنی عملی صالح بەرز نابێتەوە وەرناگیرێت قبول ناکرێت و ناتوانی بیشیکەی چونکە ئەندامەکانی جەستت بە گوێت ناکەن وەکو زانەکانە فەرمون ئەگەر تۆ لقمەیەکی حرام بخۆی 40 دانە ڕۆژ یان نزیکی حرام بکەویت نزیکی شوبهە بکەویت شوبهەکانیش یعنی لە وەرع دەربچی نزیکی حرام بکەویتەوە 40 دانە ڕۆژ ئەندامەکانی جەستت بە گوێ ناکەن نە چاو نە گوێ نە قاچ نە دەست هیچ شتێ بە گوێ نەدڵ عیب فأوفوا الكيل والميزان ولا تبخسوا الناس أشياءهم ئەم خەلەلە ناو ئومەتەیە بووە خەریکی چی بوون خەریکی کێشان و پێوانە بوون بەخەش پێغەمبەرێکیان ڕاستەوخۆ بووات و ئەو ئامۆژگاری ئەوەیان بکە من دەڵم ئەگەر ئێستا یعنی کۆتا پێغەمبەر نەهاتایە کۆتا بەرنامە نەهاتایە لەوە چێ سەدان پێغەمبەر باتایە بۆ ئێمە ئەوەندە شتی ناڕەوا و ناشەرعیە بینی لەم کۆمەلگایە ئەوەندە شتی ناڕەوا و ناشەرعی دەبینی بەڵام بەڕاستی من پێشتر ئامۆژگاری خۆمەکەم ئەمجا ئەوانەی کە گویان لەم بەرنامەیە هەر کەسە لە ئاستی خۆمانۆ ئەگەر شیاوی حەقێ نەبووین با خۆی لێ بپارێزین ئەگەر شیاوی وەرگرتنی حەقێک نەبووین باوەری نەگرین چونکە بەڕاستی ئەمڕۆ دنیاە سبەی قیامەتە ئەمڕۆ سەر ئەرزە سبەی ژێر ئەرزە ئەمڕۆ دنیاە سبەینێ بەردەم دادگایی خوایە تۆ چۆن خۆت ئامادەکەی بۆ جوابی خوا ئێمە چینی مسلمان بە تایبەتی پێویستە خۆمان بەڕاستی بپارێزین جا ئەگەر پلە پۆستە ئەگەر مەسەلەی شایستێکی داراییە یا حەج شتێکی ترە ئیمتیازاتێکی ترە ئەگەر گومانمان لێتی حتا پێغەمبەری خوا فەرمێت دع ما یریبوکە ئیلا ما لا یریبوک واز بێنن لەو شتەی کە گومانی لێتی بچۆ بۆ ئەو شتێی کە گومانیت یانە یعنی ئەگەر شایستنین بۆ ئەو شتە وەکو مسلمان بڵین کاکە ئەمە بە ئێمە حرامە و حەڵاڵ نییە بیر لەوە نەکەینەوە بڵین بەخوا ئەیەن بە فڵان کەس پێم ناخۆشە بیان بەو نە تۆ خۆت بپارێزە مەسئولیەتەکەی خۆت بە جوانی بەڕێ بکە ئەو کاتە ئیشاڵا خۆ دەپارێزی و خەڵکانێکیش بەڕاستی لە دڵەوە چاومان لێ ئەەکەن ئیشەڵا خۆ لە حرامە پارێزن
پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئاماژە بەوەکە کە ڕب ئەشعەث ئەغبەرە پیاوێکی ڕیش هاتووی تەپ و تۆزاوی لە سەفەرێکە کەمانە هەر خۆی بۆ خۆی ڕیش هاتوو تەپ و تۆزاوی بێت لە سەفەرا بێت ئەمانە بۆ خۆی موجیباتی ئەوەیە کە دوعای لێ وەربگیرێ بەڵام دەست بەرزەکات وەڵی یا ڕەبی ئەمەش هەر موجیبێ چونکە تۆ کەسێک کە دوعاکە خوا دوعاکەی وەرەگرێت کەواتە لە سێ خاڵە یعنی شمولی ئەوەکە کە ئەم کەسە دوعاکەی وەربگیرێ بەڵام خواوەری ناکرێت بۆ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسێکە فەرمێت جلەکانی حرامە بەرگەکەی حرامە و غوذیە بالحرام خواردنەکەی حرامە ماڵەکەی حرامە هەموو شتێکی حرامە بە حرام ئەمانەی کۆ کردوتەوە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێیە فأنا يستجاب له خوای گەورە چۆن وەڵامی ئەم جۆرە کەسایەتەوە کە هەموو گیانی لەناو حرامەژی لە کاتێکا وەکو وتمان خۆ ئەگەر یەکێ لە سەفەرا بێت وەکو لە فەرمودەی تری پێغەمبەرایە صلی الله عليه وسلم یەکێک لە هۆکارەکانی جوابدانەوە وەڵامدانەوەی دوعا سەفەر یعنی تۆ لە سەفەرە نزیکتری لە خوا خوای گەورە دوعاکانە قبوڵەکات و دوعای مەظلوم و دوعای دایک و باوەک بەڵام لەم کاتەیە خوای گەورە ئەم دوعایە لەم عەبدەی قبوڵ ناکە لە بەرەوەی پارەکەی حرامە هەروەها مادەم تەپ و تۆزاوی و ماندووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ ڕب ئەشعەث ئەغبەرە ذی طەمرەینی لە کاتێکا پیاوێک زۆر ڕیشی هاتووە وەزعی یعنی فەقیری و داماوی پێوە دیارە ئەچێتە بەردەرگای ماڵان لە بەردەرگای ماڵانە دەرەکرێت کەچی خوای گەورە دوعای ئەم کەسە قبوڵەکە ئەم کەسە لای خوا وەرگیراوە کەچی ئەم کەسە بە هەمان شێوە خۆ ئەمیش بە هەمان شێوە ڕیشی هاتووە تەپ و تۆزاویە بەڵام خوا دوعاکەی وەرناگرێت بۆ چونکە پارەکەی حرامە کەواتە یان کەسێک کە دەست بەرزەکاتەوە بۆ خوای گەورە ئیلا خوای گەورە و دوعای قبوڵەکە بە مەرجێک ئەم مەرجە زۆر ئەساسیە کە پارە و سەرۆت و سامانەکەی حەڵاڵ بێت لەبەرە خۆشەویستان مەسەلەیەکی زۆر گرنگە ئێمە ئاگامەن لەوە بێت کە حرام هەر کاتێ تێکەڵ بەشیانمان بوو دنیا و قیامەتمان وێرانەکە ئەوەی کە ئێستا زۆربەی زۆری خەڵکی گیرۆ دەکردووە شتی تر نییە ئازیزانم حتا لە عەقیدە و بیر و باوەڕی خراپ تێکەڵ بە عەقیدە و بیر و باوەڕەکەی بۆ حرامەکەی وای لێ کردووە چونکە باتیلی لێکا بە حەقی لێکا بە باتیل لەبەرەوە با زۆر وریابین خەریکی پاکردنەوەی جەستە و ڕۆح و گیان و ماڵەکانمان بین لە حرام ئەو ڕۆژەیەکی تەناو گۆڕەکەت کەس فریاد ناکەوێت ئەو سەرۆت و سامانەی کۆیەکەیتەوە ئەبێتە هی وەرەسا دوایی بڵاوەی پێ ئەکرێت ئەگەر حرامیش بۆ بێ بە کێشە و شەڕ لەناو ئەوانیشا شەڕەکانی ئەوانیش یەتە ناو گۆڕەکە بۆ تۆ لەبەرەوە با فریای خۆمان بکەوین نزیکی حرام نەکەوین ماڵ و سەرۆت و سامانەکانمان پاک بکەینەوە و بە حەڵاڵی بژین تا بە حەڵاڵی بگەڕێنەوە بۆ لای خۆی گەورە پارەی حرام ئیسفادی هەیە؟ نەوەڵڵا وەکو ئەوسا قەدیمیەکانمان ئەیان وت تور سەری قەویە و بنی باریک پارەی حرام وەکو ئیسەی ئەم برادەرانە بە وەکو چەند میشتەمێکیان کرد تۆزێ مەلا خالیمان هەبوو لە سەی ساخوا ئافریقا ئەی فەرموو بێنە با زەمی بابا عەلیکەین بابا عەلی خاوەن بوو سلەیە بوو ئەی زەوی لە حەفە بە ولاوە هەچی سەمێکە کردم و گوناهباری فەڵام ئەم برادەرانە وەڵڵاهی تێکەڵیەکەن وەڵڵاهی ڕزقی ئێمەشیان حرام کرد من موظفی ئەوقافم کە کاربەدەستی ئەوقافم خادەم و مؤەزین 25 ساڵ خزمەتی دایرە ئەوقافم کردووە لە مزگەوتەکانە ئەمجا ئەچوومە خزمەتی ئەو کاکشەڵەجفە کە وا فەرمووی لەو شێخانەی خۆمان ئەرە وەڵی تر ئەوە چنابوت هەر بە قسە ئەم بینیت و کەرتێکی لە مزگەوتی حاجەحان هەر چاکسۆنیم دەگەڵێت خزمەتام ئیسە زۆر جار ئەو گلەیە هەمومانی کێنەڵین پارەی حرام تێکەڵ بە هەموو شتێک بووە ینی گیان ناکرێتەوە بەس ئینسان ئەیشتوانێ خۆی بپارێزێ ئەتوانێ وەرع بکە کە دیت حرامە تەرەزی لێ بکە دروستە خۆ من خۆنەواریشم کەمە بەس کە دیتە ئەوە بۆت معلوم بوو گومانی کرد گومانی لە یەتیمەی حەڵاڵ و حرام ئینسان ئەتوانێ خۆی بپارێزێت تووشی حرام دەبێت والله چی پێ خەڵی بەدەست خۆیەتی حەڵاڵ و حرام کاکە جان ئەنەزانانی حرام چییە خۆی بخۆتی لێ پارێزی حەڵاڵیش معلومە کاکە حەڵاڵ و حرام معلومە شتی حەڵاڵ چێژی نییە هەر بۆ دنیاش پێش قیامەت نەوەڵڵا شتی حرام نە بەڵێ ینی حرام هیچ چێژێکی نییە بۆ بەلای منەوە نە بەلای هەموو کەسێکی شوایە کاکە چی خەڵک تووشی حرامە بێت وڵی تر بڵێم چی نازانم تەماح بزەڵت ئارە وەڵڵا ئینسان ئیسفادە ئەکا لە پارەی حرام نەخێر بە هیچ شێوەیەک حەچەند بەیاکەیت
وەکو بەفرەتوێتەوە. ئەی بۆچی خەڵک هەڵپەی حرامەکە پارەی حرامەکە لە کاتێکا کە جێڵێت دوایی گوناهەکەی بۆ خۆی جێڵێت و ئەوی تری پارەکەدا بە وەرەسە ئەیبات. ئەی نابینی لە داخدامی شەڕێتی و ئەگەر وەکو پەڵی بەهار باران پارە ببارێت هیچی پێ نییە لە خزمەتە. کەواتە حرام حەڵاڵ زۆر خۆش ئینسان بە ڕزقێک بە حەڵاڵی پێکە. 1 دیناری حەڵاڵ قابل 1 ملیۆنی حرام. یا ڕەبی خوای ژیان دڵمان پڕکە لە زیکری خۆت لە زیکرێک کەوا بە زمانێکی پارا و زمانێک کەوا هەمیشە حەڵاڵی بۆ گەدەنار دەبێت زمانێک کە هەمیشە پاکی بەدەمدا هاتبێت. یا الله نزیکمان خەرەوە لە خۆت یا ڕەب. یا ڕەبی خوایە ئیستیقامەت و ئیخلاص و حەڵاڵ خۆریمان پێ بدا. یا ڕەبی خوایە دڵمان خاڵی بێتەوە لە هەموو خراپە و تاوان و حرامەکان. یا ڕەحمان و یا ڕەحیم، یا مەلیک و یا قودوس و یا سەلام و یا مؤمن، یا مهەیمن و یا عەزیز. نەفسمان لە زەلیلی بۆ شەیطان ڕزگار بکە یا ڕەب. یا ڕەبی خوای ژیان هەرگیز سەرشۆڕی پارەی حرام نەبین و بە عیززەتەوە ژیان بەرینە سەر. یا جەبار و یا متەکەبر، یا خالق و یا بارئ، یا مصور و یا غەفار. تەوبەمان لێوەربگرە، ڕێگەی تەوبەمان پیشان بدە. یا قەهار شەیطانەکەمان سەرشۆڕ بکە و لاوازی بکە لە بەردەممانە نەتوانێ زاڵ ببێ بەسەرمانە. هەرگیز جورئەتیەوەی نەبێت لە کۆڵانەکانی ڕۆشتنی ئێمەوە بڕوات و زەلیلی بکە لە بەردەستمانە یا ڕەب العالەمین. زاڵمان کە بەسەر نەفس و هەوا و ئارەزوەکانمانە. یا وەهاب و یا ڕەزاق ڕزقی حەڵاڵمان پێ بدە. یا فەتاح بیناییمان ڕۆشن بکەرەوە. یا علیم و یا قابض و یا باسط. یا ڕەبی خوایە شارە زامان بکە بە نهێنیەکان. یا خافض و یا رافع، یا معز و یا مذل و یا سەمیع، یا بەصیر و یا حەکەم و یا عەدل و یا لەطیف، یا خەبیر و یا حەلیم، یا عەظیم و یا غەفور و یا شەکوور، یا عەلی و یا کەبیر، یا حەفیظ و یا مقیت و یا حەسیب، یا جەلیل و یا کەریم و یا ڕەقیب و یا مجیب، یا واسع و یا حەکیم، یا ودود، یا مەجید، يا باعث يا شهيد، يا حق يا وكيل، يا قوي يا متين، يا ولي يا حميد يا محصي، يا مبدئ يا معيد يا محيي يا مميت، يا حي يا قيوم، يا واجد يا ماجد، يا واحد يا صمد يا قادر يا مقتدر، يا مقدم يا مؤخر، يا أول يا آخر، يا ظاهر يا باطن، يا والي يا متعالي، يا بر يا تواب، يا منتقم يا عفو، يا رؤوف يا مالك الملك، يا ذا الجلال والإكرام، يا مقسط يا جامع، يا غني يا مغني، يا مانع يا ضار، يا نافع يا نور يا هادي، يا بديع يا باقي، يا وارث يا رشيد يا صبور. تۆ زاتێکی سەتار و داپۆشەری خراپەکانی ئێمەیت. ڕێگەی حەڵاڵەکان یا ڕەب العالەمین ڕۆشن کەرەوە و بەهێزمان کە و ئیرادەمان پێ بدە بۆ گرتنەبەری ڕێگەی حەڵاڵ و پاکەکان یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بە دوورمان بگرە بەینی ئەرز و ئاسمانەکان لە حرامەکان. حرامەکان هەرگیز شیرین نەبێ لە لامان، چونکە حەقمان لێکاتە باتیل و باتیلمان لێکاتە حەق. سەرابێکە یا ڕەب العالەمین دوورمان خەرەوە لێی. یا کەریم و یا ئەڵڵاه ژیانمان بە حەڵاڵ بڕازێتەوە و لە حرامەکان دوور بین. دامەزراویمان پێ بدە و بناوە جوانەکان لێتەپاڕینەوە یا ڕەب العالەمین. يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. اللهم آمين آمين يا مجيب السائلين. شعرێکی زۆر جوانی هەیە، جمع الحرام إلى الحلال ليكثر، دخل الحرام على الحلال فبعثره. يعني هەر تۆزێک حرامی هێنا تێکەڵ بەو ماڵە جوانەی کە بە حەڵاڵی
فیای کردبوو تێکەڵ بەوەی کرد هەر هەمووی پەرش و بڵاو بوو هیچی بەسەر هیچەوە نەما چونکە حرام وەک تێزاب وایە ماڵە حەڵاڵە کەشتە سووتێنێ وەک زەهرێک وایە تۆی کەیتە ناو پەرداخێک شیرەوە کەوچکێکی بچکۆل لە زەهری تێکرێت ئەو کەسە ئاکوشێت بە نمونەی پەڕەشوتێک بێنینەوە ئازانم پەڕەشوتێک لە ئاسمانە کەسێک خۆی هەڵایەتە خوارەوە بە پەڕەشوتێک بۆ سەرزەوی ئەم کەسە هیچ معلوماتێکی لەسەر خودی پەڕەشوتەکە زۆر نییە کۆمەڵە معلومات وەرەگرێ ئەوەی کە پێویستێتی لەو کاتەیە چۆن پەڕەشوتەکە بکاتەوە بەڵام نازانێت چەند کیلۆیە ڕەنگەوە گرنگ نەبێ بۆ ئەو گرنگ نەبێ بۆ ئەم کەسە کە پەڕەشوتەکەی پێەیە مەساحەکەی چنێکە فراوانی ئەم پەڕەشوتە چەنە چۆن دووراوە لە چ مەعمەلێک ئینتاج کراوە و دەرچووە کۆمەڵێشتی زۆر زۆر ڕەنگە تا 50 معلومات ئەم کەسە پێویستی پێی نییە یەکشتی زۆر زۆر زەڕ و پێویستی پێێتی ئەویش ئەوەیە کە چۆن دەست بنێ بۆ دوگمەیە کە پەڕەشوتەکە بکاتەوە و بە مردووی نەگاتە سەر ئارس چونکە بە حتمی کە ئەم معلومەی نانەبوو نەیزانی بە مردوویە گاتە سەر ئەرز و ئەمرێت ئێمەش لەم پەڕەشوتە گەورەیە ئەگەر نەزانین حەڵاڵەکان لەکوایە ئازانم هەر شتێکی تر هەر معلوماتێکی تر بزانین هەرە هەمووی بەزایە چێت با ئاگامان لە حەڵاڵ و حرام بێت و بزانین بەکاری بێنین ئیمانمان بەوە هەبێت کە حەڵاڵ باشە و ئەمێنێتەوە و حرام نامێنێ نەبۆ دنیا نەبۆ قیامەت حرام کاتێک کە ئەیخیتە ناو علاگەکە هەڵیەگری ناوەکەی ئاگرە بەس ئێمە نایبینین ئەیخیتە ناو ماڵەکە لەسەر سفرەکەت ئاگرە بارێت بەس نایبینین ڕەنگە ئاهلی خوا و خاصەکانی خوا و ئاگرەش ببینن ئەچێتە ناو مەعیدەت ڕۆح و گیان و جەستت بەناو هەموو دەمارەکانە ئاگرە ڕوات هەر ئاگرەکەی قیامەت هێستە ناو دنیا و تێکەڵ بە تۆ بێ لەبەرەوە با خۆمان لە حرامەکان بپارێزین.